دوای زیاتر لە 9 ساڵ لە ڕاگەیاندنی ئابووری سربەخۆ و فرۆشتنی نەوت بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی ناوەندی 2000 و بە ناچاری حکوومەتی هەرێم لەژێر فشاری بڕیاری دادگای نێبژیوانی پاریس ڕێگای بەغدای گرتە بەر و ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ حکوومەتی ناوەندی بۆ ڕادەستکردنی نەوت و فرۆشتنی لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە ئەنجامدا. برعاية وحضور دولة رئيس مجلس وزراء السيد محمد الشيع السوداني المحترم ورئيس وزراء حكومة إقليم كردستان السيد مسرور بارزاني المحترم. بە بڕوای چاودێرانیش دەرفەت بۆ بوژانەوەی ژیان و گوزەرانی هاوڵاتیان هاتۆتە پێش، بەڵام دەبێ پەلە نەکەین و بزانین داهاتوو چی لە هەک بەدایە. ئێمە دەگەڕێنەوە سەر ئەو خارێ ئەو بەشەی هەرێم دەبی چۆن دابش بکرێ، ئایا هەروەکو پێشترێ ینی عدالەت و شەفافیەت و ئەوانە هەبی ئەمە دەبێت چاوەڕێ ئەوە بکەین، ینی نەناوە ڕێککەوتنەکە کرایە شتشی باشە و دەستخۆشی لێ دەکەین و دەبایە زۆر لە مێژە ئەوە بکرێ. ئەو خەڵکو و دنیا هەموو باسی ئەو مەوزوعەیە کرد، بەڵام عەلاکولی ئێستاش هات باسییانەکەیتر لەمەدا خۆشگوزارانی بۆ هەرێمی کوردستان دەبێت، ینی ئەوە زۆر بەرەواژە لەگەر ئەوەی کە پێشتر دایانگوت ئەدی باشە پێشتر نادەگوت هەر خۆشگوزارانیە معنەیدارە ئەو کات خۆشگوزارانی نەبووە، ئێستا بەو ڕێککەوتنە خۆشگوزارانێ بۆیە چاوەڕێ دەکرێت وابێ انشاءالله. پسپۆڕێکی ئابووریش لەبارەی ڕێکەوتنەکە و داهاتووی دۆخی ئابووری و دارایی هەرێم و هاوڵاتیان دەڵێ ئەم ڕێککەوتنە هۆکارێک دەبێت بۆ سەقامگیری داهاتووی هەرێمی کوردستان. ئەو سەقامگیریە سیاسیەی کە کەوتە نێوان بینی هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا بێگومان ڕنگدانەوەی لەوەی دەبی کە سەقامگیریەکی ئابووریش لە هەموو ڕوەکەوە کەواتە هەر امتیازاتێکی مالی بۆ هەموو هاوڵاتێکی عێراقەبی لە نرخی نەوت و لە نرخی غاز و لە هەموو بوارەکانەوە لەو شێوانەی لە قەرزەکانە کە دەدرێتن لە باقەکان و لەوەکان بە هەمان شێوە دووبارە دەبی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سودمەند بن تێدا. بێگومان ئەگەر حکوومەت بیزانی بە ئەو بڕیارێکە وەختی خۆی بەناوی ئابووری کوردستان درایەتی فریات ڕەسیتی یان بە کەلکی هاتیە ئەو گرێبەستەی ئێستا لەگە حکوومەتی بەغدا واژوو نەدەکرد ئەوە خۆی لە خۆیدا وەمانایە کە هیچ نەکرابوو یان دەستکەوتی نەبوو بۆیە دیسان ڕویان لە بەغدای کردو بۆ دەستکەوتە. هەرچەندە هێشتا هیچ هەنگاوێکی کردەیی لە ڕێککەوتنەکەی هەرێم و ناوەند نەبینراوە، بەڵام خەڵکێکی بەرچاوی هەرێم پێی وایە پرسی نەوت هەر لە دەستی بەغدا بێت باشترا، چونکە لەژێر دەستی هەرێمدا هەر ناشەفافی و پاشەکەوت و لێبڕین و دواکەوتنی موچە و پەککەوتنی کار و پرۆژەکانی لێکەوتۆتەوە. لە دوای ڕێککەوتنی هەولێر و بەغدا ئیدی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بیان و بەهانەیەکی لێبەردەست نەماوە بۆ دواخستن یاخود لێبڕین و پاشەکەوتی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بۆ لەمە دواش ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەر یاریەک بە بودجە و ژیانی خەڵکی هەرێمی کوردستانەوە بکات، ئەوە هەرزوو دەستەکەی کەشف دەبێت و یاریەکەی لێ ئاشکرا دەبێت. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.